دوایین شەپۆلی بارانی بەخوڕ و بەردەوام کە ئیدارەی سەربەخۆی گەرمیانیشی گرتەوە ئاستی ئاو لە پۆند و بەنداوەکانی سنوورەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و زۆرینەیان سەرڕێژ بوون. لە سنووری داری گەرمیاندا ژمارەیەکی زۆر لە پۆند و بەنداوی بچووک و مامناوەند هەن کە بۆ کۆکردنەوەی ئاو و بەکارهێنانی لە وەرزی هاویندا دروست کراون. یەکێک لەو بەنداوانەش بەنداوی باوە شاسوارە لە شاری کەفری کە بە تەواوی سەرڕێژ بووە. بەنداوەکەمان بە لە بارانبارین بە چەند ڕۆژێکی 1.5 ملیۆن مەتر مکعبی تیا بوو سێجە. دوای بارانبارین ئەم خۆتان دەزانێت ئەم بارانە بە ڕەحمەت الحەمدلله نزیک 150 ملیم بارانباریە سەرڕێژیشی کردە. ئیسە 6 ملیۆن مەتر سێجاش تایە. هەموو چ پێدەوەستیەکان حازرمان کردە و لەگەڵ هەماهەنگی لەگەڵ قایمەقامیەت و دایرە ئەمنیەکان و دایرە خەدەمیەکانە هەرچی پێویست بیتر ئێمە لەسەر خەت 24 ساعتن. ئیتر ڕاستیەکە بەنداوەکەمانش الحەمدلله هیچ کێشەیەکی نییە، چەند نوقسانێکی بیتەوە و کریاپار. ئیتر الحەمدلله ئیسا ئەم ساڵ زۆر باشەوە بێ کێشەیە. سەرڕێژبوونی پۆند و بەنداوەکان دەکرێت چەندی سۆدی گرنگی بۆ ناوچەکە هەبێت، لەوانە بۆ پڕکردنەوەی ئاوی ژێرزەوی و ئاودێری کشتتوکاڵ و بوژانەوەی ژینگە و سروشتی ناوچەکە. پسپۆڕێکی بۆری ژینگە و سەرچاوەکانی ئاویش بەم شێوەیە باس لە سەرڕێژبوونی پۆند و بەنداوەکانی سنوورەکە دەکات. دیارە چەند پۆند و بەنداوێک هەیە لە ناوچەی گەرمیانە دروست کراوە و بەداخەوە لە ماوەی ڕابردووە هەر هەمویان سەرڕێژی کرد و من ئەڵێم بەداخەوە لەبەرەوەی ئێمە ئەبوایە پۆند و بەنداوی زیاترمان هەبوایە، چونکە ئەمە بەڵگە نیە لەسەر ئەوەی کە سەرڕێژ بکا شتێکی باشە بۆ ئێمە، بەڵکو ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە پێویستمان بە پۆند و بەنداوی زیاترە. خۆتان نەزانن ناوچەی گەرمیان ناوچەیەکی فراوانە، زەوێ کشتتوکاڵی زۆری تایە، بۆیە ئێمە پێویستمانە لەسەر هەموو چەمەوەرزیەکان پۆند و بەنداو دروست بکەین بۆ ئەوەی ئەو ئاوە گل بدەینەوە دواتر لەو مانگانەی کە باران نابارەیان لە هاوینە ئێمە بتوانین بەکاری بێرین، چونکە بارودۆخی ناوچەکەی ئێمە ڕاستە هەندێک ساڵ بارانی زۆرمان هەیە و لافاومان هەیە و لێزمە بارانمان هەیە، بەڵام ناوچەکەمان بەرەو وشکی ئەچێ و بەرەو بە بیابانبوون ئەچێەوە. ئەم کێشانە هەر هەمووی بە ئاو چارەسەرەکرێ، بۆیە ئێمە پێویستمانە بەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لەم ناوچانە ئیش بکا بۆ ئەوەی پۆند و بەنداوی زیاتر دروست بکرێت و لە ئایندەیە سوودی لێ ببینین. سەرڕێژبوونی پۆند و بەنداوەکان لە سنووری گەرمیان بەهۆی بارانی ئەم دواییە نیشانەیەکی دڵخۆشکەرە بۆ کۆتایی هێنان بە وشکە ساڵی و دابینکردنی ئاوێکی زۆر بۆ ساڵی داهاتوو، چونکە لە هەر دۆخێکی بێبارانیدا یەکەم ناوچە کە زەنگی وشکە ساڵی تێدا لێ دەدرێت گەرمیانە. ئەوەی دەمێنێتەوە لەسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە پلانی گونجاو بۆ بەکارهێنانەکەی دابنێن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.